هاوڵاتیی بەڕێزی تر ئاماژەی بە قەترەیە کرد و ڕسمەکەی بۆ ناردوین، پاشان دەڵێ مناڵەکەم تەمەنی 29 ڕۆژە شیری خۆم وختووە خوات، زیاتر شیری خۆم کێشی 4 کیلۆ و 200 غرامە. دوو پرسیاری هەیە. پرسیاری یەکەمی دەربارەیەوەی کە دەڵێ مناڵەکەم یەک هەفتە تووشی کۆکە و هەڵامەتی زۆر خراپ بوو، بردمە سەیدەلی عیلاجی بۆ نووسرا وە قەترە وتی تووشی حەساسیەت بووە. ئایا پێویست بە پزیشکی مناڵانەکە یان نا؟ ئایا قەترەکە خراپ نییە؟ پرسیاری دووەم هەر ئەو منداڵم ڕشانەوەی هیچ نییە، نە بە شیری خوتو نە بە شیری خۆم ئەلحەمدولیلا، بەس هەندێک جار ئەویش زۆر کەم شیرەکە لە دەم و لوتی هەڵی ئەدا. ئاساییە زیاتر کاتێک وایە کە هەست ئەەکەم شیری زۆر خوارد بێ، گەشەی باشە و پیسایی باشە، پێویست بە هیچ ئەکات. ئەوەش ڕسمی قەترەکەیە کە بەڵێ بۆی ناردوین. ئەم هاوڵاتێ بەڕێزان ئەو قەترەی کە بۆی ناردوین ئەوە جۆرێکە لە دەرمانی دژە هەستیاریەکان کە بۆی ناردوین، یەکێکە لەو دەرمانانەی کە بەکار دەهێنرێت بۆ کاتی حەساسیەت و ئەوەی کە پێی وترێ پەتای مناڵانە. بەڵام بەڕاستی ئەگەر مناڵەکەی باش بووە و نیشانەکانی پەتا و هەڵامەت و کۆکە و ئەوانەی پێوە نەماوەتەوانێ، ئەوە ئەتوانێت ئیتر دەرمانەکانی بوەستێنێ و پێویستیش بە هیچی تر ناکە. خۆ ئەگەر مناڵەکەی هێشتا هەستەکە خیزەی سنگ و لەگەڵیشە نیشانەی پەتا و تاو هەر نیشانێکی هەوکردنی ماوە، ئەوە لە دوای هەفتەیەک بەڕای من پێویستە پیشانی پزیشکێکی پسپۆڕی منداڵانی بدات. پرسیاری دووەمی دەربارەی ڕشانەوەیە لە مناڵەکەیە کە تەمەنی 29 ڕۆژە، وەکو بۆی باسکردوین ئەڵێ مناڵەکەم ڕشانەوەی هیچ نییە، نە بە شیری خۆی نە بە شیری قوتوو. دەربارەی ئەمە ڕەنگە هۆکاری ئەم جۆرە ڕشانەوەیە تەنها بریتی بێت لە گەڕانەوەی شیر، بەڵام ئەگەر بەو شێوەیە بەردەوام بوو، هەر بەردەوام ڕشایەوە ڕشانەوەکەی زیادی کرد، ئەوە لەو کاتەیە ئامۆژگاری و هاوڵاتیاکەین بە هەمان شێوە بیبات بۆ لای پزیشکێکی پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان.